دۆسیەی دووهەمی ئەم شەومان دەکەینەوە کە هەر سەبارەت بە عێراقە. عێراق نەک ساڵ بە ساڵ بەڵکو ڕۆژ بە ڕۆژ لە باتیەوەی بۆ پێشەوە بڕوا بۆ دواوە گەڕێتەوە. نوقمی قەیران بووە، قەیرانی ئابووری، ئابووریەکی یەکزار خراپیە لەگەڵ ئەوەی ئەو هەموو پارە زۆرەی نەوت دەڕژێتە عێراقەوە، بەڵام ئابووریەکەی زۆر خراپە. هەروەها قەیرانی سیاسی هەیە، هیچ حیزبێک لەگەڵ هیچ حیزبێکەوە ناتوانن ئەم وڵاتە پڕخێر و بەرەکەتە بەڕێوە برن. قەیرانی کۆمەڵایەتی هەیە، ڕێژەی لێکجیابوونەوە هەڵوەشانەوەی خێزان گەیشتۆتە لووتکە. سەرباری ئەوانە قەیرانی مادەی هۆشبەریشی هاتۆتە سەر کە ئێستا عێراق نەک هەر بۆتە ترانزێت بۆ مادەی هۆشبەر بەڵکو لە ناو عێراقیش دروستیەکردن و ئەوە بێژگەلەوەی زیندانەکانیش پڕ بووە، 7,000 زیاتر لە زیندانان. لەسەرم بابەتە لەسەرم دۆسیە میوانمان هەیە، لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر زەینەب بەیروتی، پسپۆڕی بەڵگەی تاوان ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. دکتۆر زەینەب شەوتان باش، زۆر زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. مەمەوێ زۆر بە ڕاشکاوانە لەسەر مادەی هۆشبەر قسە بکەین. بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر بەم شێوە مەترسیدارە لە ناو زیندان و لە تەواوی عێراقدا هۆکارەکەی چییە؟ بۆچی دەگەڕێتەوە؟ بنای خۆی بەخشندەی میهرەبان، زۆر سوپاس بۆ ئەم میوانداریە، زۆر سوپاس بۆ کەناڵەکەتان بۆ باسکردنی ئەم بابەتە زۆر گرنگە. بەڕاستی مادەی هۆشبەر تاوانەیە کە ئێستا سنوورەکانی تێپەڕاندووە لەم دوایانەدا. بەڕاستی ڕێژ زیادبوونی ڕێژەی ئالوودەبوون ئەمە بە جۆرەی مادە هۆشبەرەکانە ئەوانەی کە هاتوونەتە ناو عێراق. ئێمە دەزانین کەەوە هەندێک هۆشبەری سروشتی هەن، هەندێکیان کیمیایی دروستکراو هەن، ئەوانەی کە لە نێو عێراقدا وڵاتەکەماندا هەن بەڕاستی مادەی هۆشبەری کیمیاوین دروستکراون کە بریتین لە کریستیال و حەبی کپتاگۆن، کە ئەمەە دروستکراون لە مادەیەکی تایبەت لە هەمان کاتدا ئەم کریستالە مادەیشی دیکەشی بۆ زیاد دەکرێت، ئەمە دەبێتە حەبی کپتاگۆن. ئەم مادە هۆشبەرانە بەڕاستی کاریگەری لەسەر کۆئەندامی دەمارەکان دەکات، لەسەر هێستی بینین بیستن هەموو ئەمانە بەڕاستی ئەم مادانە زۆر مەترسیدارن. وا دەکات کەەوە ئەگەر هاتوو مرۆڤی ئالوودە بوو بێت، گەنجان لە ئاهەنگێک دانیشتون یاخۆت بێوێت کەەوە هێرش بێتە سەر کەسێکی دیکە، یاخود بێوێت کەەوە ئەم مادە مەترسیدارانە بفرۆشێت، بەڕاستی لە ڕەنگە لە یەکەم ژەمەوە بەڕاستی ئەو کەسە ببێتە کەسێکی ئالوودە بوو لەسەر ئەم مادانە. بەڵێ کەواتە مادە هۆشبارەکان بەڕاستی زۆر مەترسیدارن لەسەر عێراق. ئەگەر هاتوو ئەم ئالوودە بووانە بە تایبەت ئالوودەبوونی بەڕاستی ئەو لە ڕێگەی ئەو مادە هۆشبەرانەی کە دێنە نێو وڵاتەکەمانەوە. باش بڵێ دکتۆر زێنەب، تۆ بۆ خۆت باش دەزانی یعنی عێراق جگەل لە سوپا و حەشدی شەعبی یەک دنیا هێزی تری هەیە، هەر لە ئاسایش و پۆلیس و دژە تیرۆر و هەتا دوایی. بەڵام پرسیارەکە ئەمەیە، چێ لە پشت بازرگانی کردن بە مادەی هۆشبەرەوە و بڵاوکردنەوەیەتی لە عێراق بۆ ناتوانن ڕێی لێ بگرن؟ بێگومان بەڕاستی مافیای ئەم کە بۆ بازرگانی مادەی هۆشبەر هەیە لە عێراقدا، ئەم مافیانە بەڕاستی تەنها قازانجان دەوێت. وەک دەزانی بازرگانی مادەی هۆشبەر بۆ نمونە کیلۆی کریستال ئەگەر هاتوو لە پارێزگایەک بۆ پارێزگایشی دیکە بگوازرێتەوە، بەڕاستی ئەوەی کە دەگوازێتەوە 35 ملیۆنی دەست دەکەوێت تەنها کە دەیگوازێتەوە. کەواتە ئامانجی مافیاکان چییە؟ کەەوە بازرگانیکردنە بە مادەی هۆشبەر بریتە لە قازانجکردن لە ڕووی پارەوە. ئەم مادانە دەگوازنەوە
کەواتە هەر کەسێک کەوا بەشدار دەبێت بۆ نمونە وەزارەتی ناوخۆ بەڕاستی کەم تەرخەمی نەکردووە لە ئاشکراکردنی مادە هۆشبەرەکان و ئەو کەسانی کە بازرگانی بە مادەی هۆشبەر بەتایبەت لە بەغدا و کۆنگرەی بەغدا زەختی لەسەر کرایەوە ئەم ڕۆژە ئەمڕۆ بەڕێوە چوو کە نۆ وڵات لە وڵاتانی دراوسێ بەڕاستی بەشداران لە کۆنگرەکەدا کردووە کە ڕۆیان هەبووە لە بەرەگەرەوەی مادە هۆشبەرەکان لەوانە میسر و لوبنان بەڵام مافیەکانی بازرگانی بە مادەی هۆشبەر ئەوانن کەوا ئەم کارە دەکەن ئامانجیشان تەنها ئەوەیە کە بازرگانی و قازانجکردنە ئەوانەی کە بازرگانی بە مادەی هۆشبەر دەکەن گومان وەکو گوتم دووبارەی دەکەمەوە قازانجکردنە. بڵێ زۆر باشە دکتۆر زەینەب، بەڵام مەترسیەکە لەوێدایە بە پێی هەواڵەکان ئێستا باشە ئەوەی بەکاری دەهێنێ دەگیرێ، تاجیرەکان دەگیرێن، بەڵام مەترسیەکە لەوەدایە ئێستا دەبرێتە ناو زیندان کەواتە گەندەڵیەکی گەورە لە زیندان و لە هەروەها بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر هەیە. چۆن دەچێتە زیندانەوە؟ بێگومان هەندێک لە سەردانیکاران کە دەستنە زیندانەکان بەڕاستی بەشێک لە مادە هۆشبەرەکە لەگەڵ خۆیان دەبێت، بەڵام ئەمە لە ڕابردوودا ئێستا بەڕاستی پشکنینێکی زۆر ورد دەکرێت لە ڕێگەی کەیناینەوە، چونکە دەزانی کەەوە مادەی هۆشبەر بەڕاستی کە دەتوانرێت بە ئاسانی کەش بکرێت لە ڕێگەی کە سەگی پۆلیسیەوە ئاشکرا دەکرێت. سەگە پۆلیسەکان دەتوانێت ئەو مادانە ئاشکرا بکەن بە تایبەت ئەوەی کا کەسێکی ئالودە بووە بەڕاستی بۆنێکی تایبەتی لێ دێت. ئێمە ئامۆژگاری دایکان دەکەین ئەگەر هات و گومانتان هەبوو لەسەر یەک لە ڕۆڵەکانتان بۆنی جلوبەرگەکانیان بکەن، بۆنی قژیان بکەن، چونکە بەڕاستی بۆنێکی زۆر ناخۆشی هەیە. ئەم مادە هۆشبەران بۆنی تایبەتیان هەیە. ئێستا لە وەزاراتی ناوخۆ پشت بە کەیناین و سەگی پۆلیسی دەبەسترێت بۆ ئاشکراکردنی ئەو مادانە. چەندین بەڕاستی هەڵمەتیش پەک خراون لە ڕابردوودا ڕەنگە ئەم کارە کرابوو بێت، بەڵام ئێستا ئەمانە هەموو ئەو هەنگاوانە پەک خراون. لە هەمان کاتدا کامێرەی چاودێریش هەر بۆ ئاشکراکردنی هەر کەسێکەوە مادەی هۆشبەر بۆ نێو زیندانەکان بگوازێتەوە لە ڕێگەی کامێرەی زۆر کەماوە. زۆر سوپاست دەکەم ئەگەر بە کورتیش وەڵامی ئەم پرسیارە بدەیتەوە من زۆر سوپاست دەکەم. بەڵام ئێستا مەترسیەکە هەر ئەوە نیە لە وڵاتانی دراوسێ و مادەی هۆشبەر دێ. ئێستا عێراق بۆتە ناوەندی بەرهەمهێنانی مادەی هۆشبەر. هۆکاری ئەمەیان چییە؟ ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم. بڵێ ئێستا بەڕاستی دوو کارگەیان دۆزیەوەتەوە، بەڵام ئەمانە کارگەی زۆر سەرەتایین لە دروستکردنی مادەی هۆشبەر. ئەو زانیاری ئەمنی کە لە ڕێگەی ئەو زانیاری ئەمنیەوە ئاشکراکراون ئەو دوو کارگانە، بەڵام بەڕاستی ئەمانە کارگەی سەرەتایی بوون و ئەوە کەسانەش دەستگیر کراون بە تایبەت بەرەبێنانی حەبی کەپتاگۆن لە وڵاتانی دراوسێەوە دێتەنە عێراق. بەڕاستی تەنها دوو کارگەی سەرەتایی هەبووە لە عێراقدا، تەنانەت کوشت و کاڵ و چاندنی مادەی هۆشبەرێک لە عێراقدا بوونی نییە. بەڕاستی هاتنی مادەی هۆشبەر بەڕاستی لە ڕێگەی وڵاتانی دراوسێ، چونکە بەڕاستی سنوورەکان زۆر دوور و درێژن، بەڕاستی ناتوانرێت کۆنتترۆل بکرێت، پێویستی بە کۆشی ئەمنی و کامێرەی دانانی کامێرەی چاودێری زیاترەیە، هەروە پشتبەستن بە زانیاری هەواڵگری و هاوڕەوە هاریکاری لەگەڵ پارێزگەکان و وڵاتانی دراوسێ. بەڕاستی زانیاری ئەمنی زۆر گرنگە. کۆنگرەی بەغدا کە ئەمڕێ و بەرەوە چوو بەڕاستی چەندین سوودی هەیە. یەکەمیان بەڕاستی ئەوەیە کە نووسینگەیەک دەکەنەوە، ئەم نووسینگەیە زانیاری لەبارەی بازرگانی مادە هۆشبەرەکانەوە تێدا هەیە لە دەرەوەی عێراق بێت یاخود لە ناوی عێراق بێت. سوودی دووەمی ئەم کۆنگرەیە چییە؟ بریتە لە هۆشیاری و ڕۆشنبیرکردنی کۆمەلگا. بەڕاستی ئەمە گرنگترین بەڕاستی بەرگەیە بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان. لە هەمان کاتدا ئەو زانیارە ئەمنیانەی کە پێویستە ئاڵوگۆڕ بکرێن لە نێوان وڵاتانی دراوسێ لەگەڵ عێراقدا، ئاشکراکردنی مادە هۆشبەرەکان بەڕاستی ئێستا زۆر ئاسانتر بووە لە ڕێگەی وەرگرتنی زانیارەکان. بۆ نمونە لە ڕێگەی مسرەوە کە ئەو بەڕاستی ئەزمونێکی زۆری هەیە لە ڕێگەی بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکانەوە، دانانی تیمی چاودێری و هەر ڕێگەیەکی دیکەوە دەکرێت لە 5 خولێکدا ئەنجامەکە دەست دەکەیت لە ڕێگەی ئەم کیتەوە سیرکە. ئەگەر هاتو تۆ مادەی بەشێکی مادەی هۆشبەر خستنەوە ئەمە 14 مادە دەتوانرێت پشکنینی بۆ بکرێت، یەک لەو مادانە دەربچێت کە هەر ئالودۆبووەکە کێشا بێتی، کەواتە کپتاگۆن بێت یان کریستال بێت یان کۆکاین بێت یان
یان ماریجوانە بێت هەر مادەیەکی دیکە بێت بەڕاستی بە شێوەیەکی نافەرمی بێت لە ماوەی 5 خولەکە ئاشکرای دەکات کەواتە زۆر باشە. ئەمە کۆنگرەی بەغدا یارمەتی دەرێکی زۆر باش بوو بۆ زۆر پێدانی ئەم زانیاران و ئاشکراکردنی مادە هۆشبەرەکان لە باش. تەنها 5 خولەکدا. زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز دکتۆر زەینە بەیروتی پسپۆری بەڵگەی تاوان ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵ مابووی سوپاس بۆ ئێوە شەوتە باش.